سلااوان لێبێت وەک دەزان لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند ڕوودا و پێشاتێکی سیاسی لە هەرێمی کوردستان ڕوویاندا و چەند سەرکردەیەکی حیزبی دەستگیر کران و ڕەنگە گۆڕانکاریەکانیش هەر بەردەوام بن. سەبارەت بەو پرسە لەگەڵ محەممەد گۆمەشینی چاودێری مافی مرۆڤ قسە دەکەین بزانین هەم لە ڕووی یاساییەوە ئەم ڕووداوانە چۆن لێک دەدرێنەوە قسە لەسەر و بابەتە ئەەکەین. کاک محەممەد سڵاو دێبیت. سڵاو لە زەنەبتە. وەک دەزانین ڕوودا و پێشاری سیاسی پێوەست بە دەستگیرکردن و دادگاومانە یعنێمانە پێت وایە چۆن مامەڵەیان لەگەڵ دەکرێت ئایمە سیاسی دادوەرەکان دادگاکان سەروەرن تێدا لەو بابەتانە. ئێمە هەموو ئەو ڕووداوانەی ڕوودەدا زۆر گرنگە کە بمانەوێ هەمووی بزانین ئایا کەڤەرێکی یاسایی هەیە و بزانین ئەو ڕووداوانە لە چوارچێوەی بنەماکانی یاسا جێبەجێ دەکرێن چونکە پێچەوانی ئەم بابەتە هەر ڕێکارێک بەرامبەر هەر کەسێک بژیرێتە بەر یان هەر ڕووداوێک ڕوو بدات هەر شتێک ڕوو بدات ئەگەر لە چوارچێوەی بنەماکانی یاسا نەبێت لە چوارچێوەی بنەماکانی مافی مرۆڤ نەبێت دەبێتە پێشلکاری یاسایی دەبێتە پێشلکاری بنەماکانی مافی مرۆڤ. ئێمە مەبەستمانە لەو ڕووداوانەی ڕوودەدا بنەماکانی مافی مرۆڤ مافەکانی مرۆڤ بەگشتی پارێزراو بن. ئایا ئەو ڕووداوانەی ڕوودەدا چەندە ڕێکاری یاسایی تێدا یا چەندە بنەماکانی یاسا پەیڕەو دەکرێت. ئێستا ئێمە دەزانین یعنی ماوەیەکە لە هەرێمی کوردستان چەند ڕووداوێک ڕوودەدا تەقە دەکرێت چەک بەکاردەهێنرێ و زۆرێک لە نائارامی ڕوودەدا. ئەمانە هەموو کاریگەری گەورەی هەیە لە ڕووی کۆمەڵناسیەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی ئەمنیشەوە یعنی کاریگەری لەسەر سەقامگیری با بڵێن هەرێمی کوردستان هەیە و تەنانەت دۆستەکانیشمان یعنی ئێمە دەبینین بەردەوام نوێنەری وڵاتان تەماشا دەکەین جیران و دراوسێکانمان پێمان دەڵێن ئارام بگرن لەسەر خۆ بن ڕێکاری یاسایی بگرنە بەر بە گفتوگۆ بە دیالۆگ کێشەکان چارە سەر بکرێت. بۆیە لەبەرەوە ئێستا خەڵک ماندووە خەڵک گیرفانی بەتاڵە بازار وەستاوە موچە نادرێ خەڵک چاوەڕێی موچەیە خەڵک چاوەڕێی ڕێککەوتنی هەولێر و بەغدایە کاتێک کۆمەڵێک کێشەی ئاوادێ ئەو بابەتانە دەبنە بەشێک لەوەی کە خەڵک ترسی ئەوەی لێ بنیشیە کە ئەم کێشانی لەگەڵ بەغدا هەیە چارەسەرەکەی قورستر دەبێ و مافەکانی پێشێل دەکرێت. سادەترین مافی هاوڵاتی موچەخۆر وەرگرتنی موچەکەیتی ئەمەی پێنادرێ بۆیە ترسی ئەوەی هەیە کە دروستکردنی ئەم بابەتانە زۆر زار لە پێناو ئەوەبی کە بابەتە ئەسڵەکە کە مافی خەڵکە موچەی خەڵکە لەبیر خەڵک بردرێتەوە. ئەی پێتان وایە ڕۆڵی کەواتە بابەتەکان بە سیاسی دەکرێت پێتان وایە نەک بابەتی یاسایی و هەموو ئەو بابەتانی ڕوودەدا ئێمە دەبینین کە بڵاو دەکرێتەوە هەمووی بەڵگەی یاسایی لەگەڵا هەمووی باز لەوە دەکرێت کە بڕیاری دادگا هەیە هەمووی ڕێکاری یاسایی دەگیرێتە بەر بەڵام قسەکە لەسەر شێوازی با بڵێن ڕووداوەکەیە شێوازی بە دوواداچوونە بۆ بابەتەکە یعنی تۆ بۆ نمونە کاتێک بابەتێک پێویستی بە ئاگادارکردنەوەیە پێویستی بە ڕێکاری یاساییە خەڵک ئەمە نابینێت چونکە هیچ کەسێک لە ئێمە بەڵگەی یاساییەکە نابینێت چونکە ئەمە بابەتێکە پەیوەستە بە دادگا و باسیش دەوە دەکرێت کە ڕێکارەکان بەڵام